ئەوانەی پارە و پاروی حرامە خۆن خوای گەورە حەوت عقوبەی بۆ داناون خراپترینیان ئاخیریانە خوای گەورە پەنامان بە. یەکەمیان چەندێ دوعا بکەن خوای گەورە دوعایان قبول ناکە ئەگەر هەرچی ئەسبابەکانی قبولبوونی دوعاش بگر نەبەر. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ مطعمه حرام ملبسه حرام وغذي بالحرام فأنا يستجاب له. دووەمیان خوای گەورە بەرەکەت لە ماڵ و سامان و ژیانی ئەو کەسە هەڵەگرێت هەر ڕاکە فریا ناکەوێ ئەخوا توێر ناخوا سیرەکەی دایم قەرزار و بێ قەناعەتە ژیانی هەستەکات تامیتیان نییە. سێمیان خوای گەورە لە کەسی حرامخۆر تووڕێیە هەتا وەکو دەست لە حرامەکەی هەڵەگرێ و تەوبەی لێکات هەم لە دنیا هەم لە ئاخیرەتیش وەکو چۆن پێغەمبەرمان صلی الله علیه وسلم باسی لێوە کردووە. چوارەم ئینسانی حرامخۆر هەر ڕێک ئەوە سەدەقە و بەخشینەکانی ئەدرێتەوە ناو چاوی خێرەکە فەقیر تێرەکە مزگەوت دروستەکە هەرچیەکەکە مادام وە پارەیەکی پیسەیکە خوای گەورە لێی قبول ناکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ إن الله طیب ولا يقبل إلا طيبة. پێنجەم ئەوانەی جورئەتەکەن حرام بخۆن زۆر نزیکن لە لەعنەتی خوا نزیکن لە دەرد و بەڵا و ناخۆشی و تیاچوون خوای گەورە پەنامان بە. ئاەتەکان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وامان پێڵێن. شەشەم حرامخۆرەکان کاتی ئەخرێنە ناو گۆڕا لە ناو گۆڕا ناحەوێنەوە ئەرەوەڵا ناحەوێنەوە هەرچیان خواردووە بە حرامی لە قوڕیانەی تێرنەوە. یەکێ لەو نمونانەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم باسی لێوەکە ئەفەرمێ جارێکیان سزاکانی گۆڕیان پێشاندام یەکێک لەو سزانە بینی وا ڕووبارێکە لە خوێن پیاوێکش هە لە ناوڕاستی ڕووبارەکەیان مەلەیەکە کاتێکی لاکەکەوێ ئەگەڕێتەوە بۆ کەناری ڕووبارەکە یەکێکیش لەولا بۆی ڕاوەساوە یەک دنیا بەردی هاوە دەسە هەرکە نزیکەوێت و پڕدەمیەکا لە بەرد ئەمە بوو ئاوا سزا درێ بە بەردەوامی. وتیان ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم کابرا لە دنیایە ڕیباخۆر بووە خوای گەورە پەنامان بە. حەوتەم و کۆتایی هەر کەسێک بە حرامخۆری بگەڕێتەوە بۆ لای خوا لە دنیای دەستی لێ هەڵ نەگرتوێ تەوبەی لێ نەکردوێ ئەوە ئاخیرەت و عاقبەتی هەر لە دنیای ڕوونە. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە فەرمودەی صحیحا فەرمێ كل جسم نبت من سحت فالنار أولى به. هەر لاشەیە بە حرام گەورە کرابێ ئاگر شایستەترە بۆی خوای گەورە لە ورد و دریشتی حرام هەموو لایەکمان بە دوور بگرێ و بە پاکی بانگەڕێنێتەوە بەلای خۆی. ئامین وسلام علیکم.